ناڕازی لە سێمانی چوونە بەردەم بارەگای یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەوەش پاشەوە هات ئەو مامۆستایانە بڕیاریان داوە بچنە بەردەم بارەگای هەموو پارتە سیاسیەکان و داواکاریەکانی خۆیان بگەێنن. سەرەتای خۆپشاندانەکەش لە بەردەم پەروەردەی ڕۆژاوای شاری سێمانی دەستی پێکرد و پاشان مامۆستایان بە ڕێپێوان درێژان بە خۆپشاندانەکەدا بۆ بەردەم بارەگای مەڵبەندی سێمانی یەکگرتووی ئیسلامی کوردستان. تێیدا مامۆستایان جەختیان لەسەر بەردەوامی بایکۆت کردە و داوایان کرد پارتە سیاسەکان لەسەر داواکاریەکانیان بەدەنگ بێت. بەڵام بەڕێزان بۆ قسەکردن لەبارەی ئایندەی بایکۆت و خۆپشاندانی ئەمڕۆی مامۆستایان میوانداری بەڕێز مامۆستا دڵشاد بابان ئەندامی ئەنجومەنی مامۆستایانی ناڕازیمان کردووە لە ستودیۆکارمان لە شاری سێمانی و مامۆستا سپاس بۆ ئامادەبوونت. ئەمەیە بپرسم بۆچی ئێوە بڕیارتان داوە ڕەوتی خۆپشاندانەکانتان لە دوایەوەی کە لە بەردەم پەروەردەی ڕۆژاوای شاری سێمانی کۆ دەبنەوە بچنە بەردەم بارەگای پارتە سیاسیەکان؟ سڵای خۆی گەورە لە ئێوە دەستخۆشیتان لە یەکەم. ئێمە وەکو ئەنجومەنی مامۆستایی ناڕازی پێشتر کە خۆپشاندانەکانمانە بەردە بەردەم بارەگا حکومیەکان لەبەرەوەی ئێمە ڕووی دەممان لە دەسەڵات بوو هەتاوەکو بێ بەدەم داواکاریەکانمانەوە، بەڵام لەبەر ئەوەی کە ماوەیەکی درێژ سێ مانگ هاتوشۆی دامەرزگاکانی دەسەڵاتمان کرد وەکو پارێزگا وەکو بەڕێوەبەرایەتی گشتی هیچ وەڵامێکی دڵخۆشکەریان بۆ ئێمە پێ نەبوو لەبەرەوەی لەم هەرێمە حیزب دەسەڵاتدارە، بۆیە ناچار پەنامان بردە بەرەوەی کە خۆپشاندانەکان یاخود ئاپۆڕای خۆپشاندانەکان ببینە بەردەم بارەگای لایەنە سیاسیەکان، چونکە بەڕاستی لەم هەرێمەدا یاخود لەم وڵاتی ئێمەدا حیزب زیاتر دەسەڵاتی وەک لە حکومەت، بۆیە بڕیارمان داوە بچینە بەردەم بارەگای سەرجەم حیزبەکان ئێمە لە خۆپشاندانەکانی پێشوچینە بەردەم بارەگای مەکتەبی سیاسیکردنی نیشتیمانی کوردستان و یاداشتی خۆمانمان پێدا و پاشان چوینە بەردەم مەکوی سەرکی بچووتنەوەی گۆڕان یاداشتی خۆمانمان پێدا. ئەمڕۆژ بە ڕێپێوانێکی جەماوەری لە بەردەم پەروەردەی ڕۆژئاواوە چوینە بەردەم مەڵبەندی یەکگرتووی ئیسلامی کوردستان و یاداشتی تایبەتی خۆمانمان پێدا داواکاریمان لێکردن کە پشتگیری خۆپشاندەران بکەن و بێن بەدەم داواکاریەکانمانەوە. ئەوە سێم پارتە ئەچنە بەردەم بارەگاکانیان چیتان لێیان دەست کەوتووە؟ سێم پارتە ئەچنە لای سەرەتا چوونە لای یەکێتی نیشتیمانی کوردستان، دوجار چوونە لای بزوتنەوەی گۆڕان، ئەمڕۆ چوونە بەردەم بارەگای یەکگرتووی ئیسلامی کوردستان. ئێوە لەم سێ پارتە هیچ شتێک لە داواکاریەکانتان بەدەستێنە؟ ئێمە بۆ هەر پارتێک لە پارتەکان یاخود بە هەر لایەنێک لە لایەنەکان کە ئەچینە بەردەم بارەگاکە یاداشتی تایبەتمان پێیە بە گوێرەی حیزبەکە و بجەکەی لە دەسەڵاتی لە هەرێمی کوردستانە. چاوەڕێی وەڵامی تایسەوە بەڕسمی هیچ لایەنێکیان بەڕسمی وەڵامی یاداشتەکانە نەداوینێتەوە، بەڵام ئێمە یاداشتی خۆمان وتمان بە گوێرەی پێگەی ئەو لایەنە لە دەسەڵاتە چەند پێگەی هەبێت لە دەسەڵاتە بە گوێرەی پێگەی لایەنەکە یاداشتی خۆمان تەقدیم بەو لایەنە ئەکەین و چاوەڕوانین تایسە وەکو بە شێوازێکی ڕسمی هیچی وەڵامێکمان وەرنەگرتووە نە لە یەکێتی نیشتیمانی کوردستان نە لە بزوتنەوەی گۆڕان، بەڵام هەر سێ لایەنەکە بەڵێنی ئەوەیان داوە کە پشتگیریمانەکەن، هەر سێ لایەنەکە بەڵێنی ئەویان داوانەیە کە تا ئێستا بچونە بەردەم بارەگاکانیان، هەر سێ لایەنەکە بەڵێنی ئەویان داوە کە بەدەم داواکاریەکانمانەوەیان یاداشتەکانیان وەرگرتە و وتیانە بە هەند وەریەگرین و ئەو داواکارانێکە ئێوە کردوتانە هەموویان ڕەوان و چاوەڕێی وەڵامی ڕسمی ئەوانین بە ڕسمی وەڵاممان بنەوە. ماوەی 100 ڕۆژ زیاترە ئێوە لەسەر شەقامن خۆپشاندانەکەن ناڕەزایەتی دەرەبڕن، ئەم پارتانە لەسەر شەقام نیان بینی ون وا ئێوە هانا بۆ بەردەم بارەگاکانیانە بن؟ چۆن عەفوون؟ یعنی ئێوە 100 ڕۆژ زیاترە لە شەقام داوای مافەکانی خۆتانەکەن، ئەم پارت و لایەنە سیاسیانە نیان بینیون داواکاریەکانیان پێ نەگەیشتووە و ئێوە جارێکی تر هانا بۆ بەردەم بارەگاکانیانە بن؟ بێگومان نەک لایەنەکان و نەک بەرپرسی لایەنەکان و نەک دەسەڵاتدارانی ئەم هەرێمە، هەموو کەسێک لەم وڵاتە ئەزانێت کە ئێمە داوای چی ئەەکەین، داواکاری ئێمەیان پێگەیشتووە، بەڵام چونکە تا ئێستا نەچوونەتە بەردەم بارەگاکانیان مەترسیان لەسەر دروست نەبووە نەهاتون بەدەم داواکاریەکانمانەوە. ئەکە ئێستا ئێمە بڕیارمان بچینە بەردەم بارەگاکانیان. مامۆستا دڵشاد مەبەست لە مەترسی چییە؟ مەترسی ئەوەیە کاتێکە چیتە بەردەم بارەگای هەر لایەنێک بە فعلی بۆی دەرەکەوێت کە ئەو جەماوەرەی کە پێشتر ئەندامەکانی و نوێنەرەکانی ئەناردە ناو خەڵکەوە بۆ ئەوی دەنجی پێکۆکاتەوە هەر ئەو جەماوەرەیە هاتوۆتە بەردەم بارەگاکەی خۆی داوای مافی دەنگەکەی خۆی لێکاتەوە، بەڵام کاتێک لە دوورەوە ئەوەستێت ئەم لێرەوە سێرێکا بەبێ ئەوە هیچ گوێبدا بۆ جەماوەرەکە ئێستا هاتوۆتە بەردرگاکەی خۆی، چۆن کاتێک نوێنەرەکانی ئەم لایەنانە بە هەر پێنج لایەنەکە ئێستا لە دەسەڵاتان ئەمان ئەچوونە ناو خەڵکەوە داوایان لە خەڵک دەنگیان پێ بن، بەڵام ئێستا ئەو خەڵکی کە دەنجی بێ بە ئەوان داوا ئەچێتەوە بەردەم بارەگاکەی داوای مافی دەنگەکەی خۆی لێیەکە. ئەمە ئەو مەترسیە لەسەر ئەو دروستەکە کە سبەینە سندوقەکانی دەنگ
دەنگدان لەسەر سندوقەکانی دەنگدان ئەم جەماوەرە لایەنەکان سزادن بەوەی کە دەنگیان پێ نادەڕۆن جارێکی تر بۆیە ئەگەر لایەنەکان بەجددی نێنە سەرخەت بە دڵنیایی لە هەڵبژارنەکانی داهاتووە ئەو جەماوەرێکی ئێستا ئەوان برسیان کردووە کە ئێستا ئەوان قەیرانیان بە دروست کردووە کە ئێستا ئەوان ئەو هەموو کێشیان بە دروست کردووە هەر پێنج لایەنەکە کە لە دەسەڵاتان هەرێکیان بە گوێرەی پێکی تایبەتی خۆی ئەو کاتە باجەکەی وەرەگرنەوە لە کاتی هەڵبژارنەکانە. باش ئێستا ڕێژەیەکی زۆر لە قوتابخانەکان وانەی تێدا وترێتەوە بایکۆتی تێدا شکێنراوە. پێت وایە لە ماوەی ڕابردوودا لە ماوەی 3 مانگ زیاتر بایکۆتکردنی ئێوە کە هیچ دەرگای قوتابخانەیەک نەکرابەوە ئەو کات گوێتان پێ نەگیرە ئێستا لە کاتێکدا بە ڕێژەی سەدی ئەگەر بیڵم لە سەر و پەنجاوە دەرگای قوتابخانەکان کراونەتەوە حکومەت گوێتان بۆ گرێت؟ لە ڕاستیە ئێمە ئەوە ناشارینەوە کە دەرگای قوتابخانەکان کراوەتەوە ئەوە شتێکی بە حاشە هەڵنەگرە و پێویست ناکە ئێمە بڵین دەرگای قوتابخانەکان نەکراوەتەوە بەڵام خۆڕە ناڕزایەتەکان کۆتایی پێ نەهاتووە. ڕاستە خۆپیشاندان دەرگای قوتابخانەکان کراوەتەوە بەڵام زۆرێک لە مامۆستاکان تا ئێستاش نەچوونەتەوە هەڵەکانی خوێندن زۆرێک لە خوێندکارەکان تا ئێستاش نەچوونەتەوە هەڵەکانی خوێندن ئەو خوێندنگانەشی کە کراونەتەوە ژمارێکی زۆر کەم لە مامۆستاکان چوونەتەوە لەگەڵ ئەوەشە وانە کەم ئەخوێنرێت ئەنی قوتابخانە هەیە لە ڕۆژێکا دووانە سێوانە ئەخوێنرێت لە ئەمە تەنها کردنەوەی دەرگای قوتابخانەکانە ئەمە بەڕێکردنی ئەمە بەڕێکردن ئەمە پرۆسی پەروەردە نیە پرۆسی پەروەردە بە شێوازێکی تەندروست بۆ شێوازە بەڕێوە ناچێت. بەشێک لە هاوڕێکانتان کە لە شەقام لەگەڵتان نابوون ئەوان ڕازی بوون بچنەوە هۆڵەکانی خوێندن ئەوان بۆ چوونەوە ئێوە بۆ ناچنەوە؟ ئێمە لەبەر ئەوەی بەڵێنمان بە مامۆستان و فەرمانبەران و هاوڵاتیانی کوردستان داوە هەتاوەکو ئەو کاتێک کە دەسەڵات بە جددی یێتە سەر خەت بەردەوامە بین لە بایکۆت و لە خۆپیشاندان و لە چالاکی و لە ناڕزایەتەکانمان ئەگەر ئەم شێوازی چالاکیش کە ئێمە گرتومانە دەبەر ئەم ناڕزایەتانە کە ئێمە گرتومانە دەبەر ئەگەر بێت و دەرئەنجامێکی وای نەبێت بە دڵنیایی چالاکیەکانمان ئەگۆڕین ئەگەر هەتا بگاتە ئەو کاتەی مانگرتنیشی تێبکەوێت ئێمە بەردەوام بین لە چالاکیەکان ئێمە بەوە پشتسار نابینەوە کە دەرگای خوێندنگان کراوەتەوە ئیتر پاڵی لێبینەوە بەڵکو ناوبەناو هەر چالاکیەکانمان خۆپیشاندانەکانمان بەردەوامە بێ بۆ ئەوەی دەسەڵات بە خەمساردی ئەوەندە دانەنشێت و بڵێت خۆپیشاندانەکان کۆتایی پێ یاخود بایکۆت کۆتایی پێ هاتووە و ئیتر خەڵک نایاتە سەرجادە بە دڵنیایی لەمە دووە ئەگەر دەسەڵات خەمسار بێت زیاتر هاوڵاتیانیانە سەرجادە و خۆپیشاندانی جەماوەری گەورەترش ئەنجام بدرێت و بە دڵنیاتانەکەینەوە ئەگەر ئێمەی مامۆستایانش ئەم خەباتە نەگەێنین ئەنجام خەڵکانی کەشەرێن ئێگەێن ئەنجام و ئێمە بەردەوامە بین هەتاوەکو ئەو کاتەی دەسەڵات بە جددی یێتە سەر خەت. ئەمڕۆ بەرپرسانی یەکگرتووی ئیسلامی کوردستان چ بەڵێنێکی پێدان؟ ئێمە ئەمڕۆ کە چوینە بەردەم بارگای سەرەکی یەکگرتووی ئیسلامی کوردستان یا شتێکی تایبەتمان پێدا کرد لە 5 خاڵ پێ کاتبوو داواکردنەوەی کە یەکگرتووی ئیسلامی کوردستان لە دانوستانەکانی بەتایبەتی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە خاڵی یەکەمی بژێوی ژیانی خەڵکی کوردستان بێت خودداواکاری یەکەمی لە پارتی دیموکراتی کوردستان یاخود بیکە بە تەوەری گفتوگۆکەی خاڵی دووەمی ئەوە بێت کە فشار لەسەر پارتی دیموکراتی کوردستان کا بەوەی کە ئەکشێتەوە ئەگەر داوای خۆپیشاندەران جێبەجێ نەکات و خاڵی سێمش داوامان کە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان لە ڕێگەی ڕاگەیاندنەکانیەوە پشتگیری تەواوی خۆپیشاندەران بکە و هەروەها هانی نوێنەرەکانی بدا لە حکوومەت و لە پەرلەمان پشتگیری ستەمی پاشەکەوتی موچەنەکەن بەڵکو بە پێچەوانەوە داوا بکەن ئەم ستەمی پاشەکەوتی موچەیە هەڵبۆشێتەوە هەروەها داوامان کە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان بە شێوازێکی بەرفراوانتر ئەندامەکان یاخود هانی شەقام بدا هەتاوەکو هاندان بەمانای ئەوە ناکە هانی توندوتیژی هانی شەقامدا بەمانایەوە پشتگیری شەقام کە هەتاوەکو شەقام زیاتر خەڵکی تێدا بێت زیاتر خەڵک بێنە سەرجادە بۆ ئەوەی دەسەڵات بکرێتە ژێر فشارێکی زیاترەوە بۆ ئەوەی پێ بەدەم داواکاریەکانمانە. ئەمانەی وتت ئەوە داواکاری ئێوە بوون ئەوان بەڵێنی پێدانم داواکاریانە جێبەجێ بکەن. بەڵێ ئێمە کە لیژنەی پەیوەندەکانمان لەگەڵ بەڕێزان لە یەکگرتووی ئیسلامی کوردستان دانیشتون ئەوان بەڵێنی پشتگیریکردنی تەواوەتیان پێداوین کە هەماهەنگە من لەگەڵمانە بە هەموو شێوەیەک ئامادەن لەگەڵ شەقامان بن چونکە یەکگرتووی ئیسلامی پێشتر ڕایگەاندووە کە ئەوان حیزبێکی مەدەنین لەگەڵ شەقامان بە هیچ شێوازێک لەگەڵ توندوتیژیانین ئێمەش ئەمڕۆ ئەو پەیامەی خۆیانمان داوە بە گوێیانە گوتمان ئێوە ئیدعایەوە ئەکەن کە ئێوە حیزبێکی مەدەنی حیزبێکی بێچەکن هەمیشە لەگەڵ ناڕزایەتیەکانی خەڵکا بوون هەمیشە لەگەڵ شێوازە مەدەنیەکانە بوون ئێمەش بە شێوازێکی مەدەنی هاتوون دەبارە بەردەم بارەگاکانی ئێوە پێویستە ئێوەش بەجددی بێنە سەرخەت ئەوانش لەسەر پەیامی خۆیان سوور بوون یاخود بەڵێنیاندا کە بێن بەدەم داواکاریەکانمان یاخود پشتگیری تەواومان بکەن. ماسە دڵشاد من بەشێک لەو ماوەسانی بایکۆتیان شکاندووە قسم لەگەڵا کردوون دەڵێت مەترسی سزادانمان هەبووە بۆیە بایکۆتمان شکاندووە لەوەی کە 15 ڕۆژەکە نەچینەوە سزادرین دوجاریش فەسڵەکرین و لە کارەکەمان نامێنین. ئەی ئێوە بۆ ئەو ترسەتانی ئەوان بۆ ئەو ترسیان هەیە و ئێوە ینی هەمان شت بەرامبەر ئێوەش ناکرێت؟
ڕاستە لە ئەم یەک دوو ڕۆژەی پێشوە هەم بە ڕێوەبەری گشتی کتابیشکی تعمیم کردە بەسەر فەردەکانە هەر مامۆستایەک نەچێتەوە بە هۆڵەکانی خوێندن سزا بدرێت. سزاکەش دیارە ڕۆن و ئاشکرا سزای مامۆستایان بۆ ئەوە بدرێت کە ئەگەر ڕۆژەکانی غیاباتی گەشتە ڕادەیەکی دیاریکرا بۆ منە فەسڵ کرا خوشتێکی ئێمە بە هەموو شێوازێک کاتێککە ئەم بەتایبەتی ئەم بابەتی سزادانە کاتە چوینە بە سەرکی بزوتنەوەی گۆڕان چونکە بە ڕێوەبەری گشتی سەر بە بزوتنەوەی گۆڕانە ئەو داواکاریمان لێکرد ئەوانش بەڵێنی ئەویاندا کە لە ئەندامانە لە ژووری حکوومەت کۆبوونەوە لەگەڵ بە ڕێوەبەری گشتی بکەنەوە لەگەڵ نوێنەری ئێمە بۆی ئەو بابەتی سزادانە یەکلایی بکەنەوە چونکە بەی شێوازێک ئێمە وەکو مامۆستایان ڕازی نابین هیچ مامۆستایەک لەسەر بایەکوت و نەچونەوەڵەکانی خوێندن سزا بدرێت و هەروەها لەگەڵ ئەوەشە ئەگەر هەر مامۆستایەک سزا بدرێت ئەوە لەسەر بەجددی سزادانەکە ئەچێتەوە ژێردەستی بە ڕێوەبەری گشتی بۆ لەبەر ئەوەی وەزیری پەروەردە ئەڵێت من هەموو دەسەڵاتێکی تاوامداوە بە بەڕێز بە ڕێوەبەری گشتی لێرە کەواتە ئەگەر هەر سزادانێک هەر ئیجراعاتێک بکرێت بەرامبەر بە مامۆستایان ئەوە بەڕێز بە ڕێوەبەری گشتی پەروەردە ئەیکا نەک وەزیر چونکە ئەو دەسەڵاتەکانی خۆی داوە بە ڕێوەبەری گشتی کەواتە ئەم خاڵە ئێمە ڕوبەڕوو بە بزوتنەوەی گۆڕانمان وتووە پێویستە ئەوان بەجددی بەدواداچوون بۆ ئەمە بکەن و بە هیچ شێوازێک هیچ مامۆستایەک لەسەر نەچونەوە بۆ هەڵەکانی خوێندن و بایکۆتکردن سزا نەدرێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دڵشاد بابان ئەندامی ئەنجومەنی مامۆستانی ناڕاستی لە سوودەکانمان لە شاری سلێمانیەوە وەڵامی پرسیارەکانت دامەوە. زۆر سپاس.